بسم الله الرحمن الرحيم نيابة عن الشعب. بە زۆرینەی دەنگ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەبێ کورد یاسای قەرزی دارایی دەنگی لەسەر درا کە بڕەکەی 12 تریلیۆن دینار بوو بۆ چارەسەرکردنی کورتێنانی دارایی و دابینکردنی موچەی فەرمانبەران. پەرلەمانتارانی عەرەب دەڵێن نابێ هەرێم پابەندی ڕێکەوتن نەبێت و عێراق بەشە بودجەی بۆ بنێرێ. فأني أدعو إخواننا في أربيل وفي سليمانية من لێرەوە داوا لە بەرەیانمان لە هەولێر و سلێمانی دەکەم کە لە ئێمە تێبگەن هەروەک چۆن ئەوان کێشەیان هەیە ئێمەش کێشەمان هەیە پێویستە ئەوانیش پابەند بن هەروەک چۆن ئێمە پابەند بووین. هاوشێوەی ڕۆڵەکانی باشوور و ناوەڕاستی عێراق سەدا هەشتای داهاتی هەرێم بۆ کوێ دەچێت؟ حکوومەتی عێراق موچی فەرمانبەرانی هەرێم ڕەوانە دەکات بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ پەرلەمان و گفتوگۆ لەگەڵ کەسدا بکات. ئێمە ئێستا لە کێشەی گەورەداین سەی ناوچەکانمان بکەن. خوێندنگەکانمان وێران بووە، ئەم هەموو قەرزە بۆم عێراقە تاوانە. وڵاتەکەمان خاوەنی داهاتێکی زۆرە. پێویستە هەمووان لە هەولێر و سلێمانی و مووسڵ و سەلاحەدین و بەسڕە وەک لە خێر و بێردا هاوبەش بین. ئێمە هەموو دەڵێن پێویستە هەمووان پێکەوە بژین و داهاتیش بە یەکسانی و دادپەروەری بەسەرماندا دابەش بکرێت. برایانمان لە هەولێر پێویستە داهاتەکانیان بگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی عێراق چونکە وەک پارێزگاکانی تر خاوەنی دەواازی سنوورین. ئەو داهاتە بۆ کوێ دەچێت؟ ئایا هەرێم نەوت ڕەوانە دەکات یاخود نا؟ ئەی کوا داهاتەکەی؟ بۆچی پشتیوانی گەری عێراق ناکەنە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق؟ حدودية لو ما عندنا منافذ حدودية. مع أنه الإقليم يتساوى مع محافظات الوسط والجنوب بتسليم. پێویستە هەرێم هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق تەواوی داهاتی لە فرۆشتنی نەوت و سەرچاوەکانی تر تەسلیم بە حکوومەتی ناوەندی بکات. ڕەتکردنەوەی تەسلیمکردنی فرۆشتنی نەوت و خاڵە سنووریەکان و نەگەڕاندنەوەی سەرچاوی داهات بۆ عێراق هەروەها ڕێک نەخستنەوەی ژمارەی فەرمانبەران نادادپەروێکی گەورەیە و ناگونجێت لەگەڵ دادپەروەری کۆمەڵایەتی بۆ دابەشکردنی بودجە بە شێوەیەکی یەکسان بەسەر گەلی عێراقدا. هذا بمشكلة ولا يراعي العدالة الاجتماعية بتوزيع الثروات على جميع أبناء الشعب العراقي. کوتلە کوردستانیەکان هەموو هەوڵێکیاندا بۆ ئەوەی پشکی هەرێم لەم قەرزی دارایە پارێزراو بێت. سەرنجام بایکۆتی دانیشتنەکەیان کرد بەڵام بە زۆرینەی دەنگ یاساکە تێپەڕی. دەڵێن پێویستە هەرێمی کوردستان ئیلتیزاماتی خۆی جێبەجێ بکە. ئەوجا ئێمە ئەو 320 ملیار دینارە دەکەینی ناو ئەم پرۆژە یاسای قەرزەوە و دەڵێن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 480,000 بەرمیل نەوت تەسلیمی حکوومەتی عێراقی بکە و داهاتی سنووریش تەسلیم بکە. لە ڕاستیە ئەمە لە ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی کازمی نەبووە. حکوومەتی کازمی بڕیاری داوە بەوەی کە هەتا کۆتایی ئەم ساڵ لەگەڵ هەر دابەشکردنێکی موچەی فەرمانبەرانی عێراق پشکی هەرێمی کوردستان واتە بڕی 320 ملیار دینار بنێرێ بۆ هەرێمی کوردستان. کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا بەرەبەیان بەردەوام بوو. یاساکەی پەسەند کرد و وا بڕیارە وەزارەتی دارایی عێراق بە زووترین کات دەست بە دابەشکردنی موچە بکات. لەم یاسایشدا هەرێمی پابەند کردووە تا ڕادەستکردنی نەوت و داهاتی هەرێم بە ناوەند نەکرێ ناوەند 320 ملیار دینارەکە نانێرێت. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.